ضرورية بۆ ئەوەی صفەتی کوفر بدەینە پاڵ هەر گفتارێک کە ئەڵێن کوفرینە یان هەر کردارێک کە ئەڵێن کوفرینە واتە خاوەنەکانیان بکەرەکانیان حکمی کوفریان ئەدرێ بەسەردا لە ڕووی شەریعەتی ئیسلامەوە پێویستە کردەوەکە یان گفتارەکەی دوو صفەتی تیابێ یا دوو مەرجی تیابێ پێویستە دوو مەرجی تێدا بێ یەکەممان باس کردوتمان ئەبێ بە بەڵگەی شەرعی معتەبەر کوفری ئەو کەسە بسەلمێنرێ واتە دلیلێکی شەرعی بێ کە وتمان لە ئوسولا پێی ئەوترێ قەطعیە دلالە یعنی ماناکە بنبڕ حەسرە قەطعی حتمەن ئەو شتە ئەگەیەنێ مانای کوفری لێ ئەوەشێتەوە ئەو کوفرەش کە ئەحکامەکەیەکەوێتە سەر واتە کوفری ئەکبەر هی گەورە بۆیە وتمان کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەکو لە صەحیحی بوخاریە فەرمووی باسی کوفران العەشیر و هی ئافرەتانە باسی کوفران العەشیری کرد ئەوە معنای وانییە کوفری گەورە بێ ئافرەتان لەو دینە بباتە دەرێ بە سەبەبی ئەوەی کە چونکە کوفران العەشیر یعنی سپڵەیی بەرامبەر بە مێردەکانیان یان کە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لە حەدیسی دیسان صەحیحی بوخاریە فەرمووی سوباب المسلم فسوق وقتاله كفر جوێندانی مسلمان بە مسلمانێکی تر فسقە معصیەتە سەرپێچیە تاوانە یاخیبوونە گوناحە وقتاله كفر کوشتارکردنیش لەگەڵ مسلمانانە دژی مسلمانان کوفرە ئەمە لێرە ئەم نەسە ئەم دەقە شەرعیەی کە هەمانە صریح الدلالە نییە لەسەر ئەوەی کە کوفری گەورەیە هەتاکو بیدەین بەسەر کابرایە بۆیە ئەمە زۆر ضروریە هەفتەی ڕابردوو ئەوەم باس کرد هەروەکو کە لە قانونیشە لە هەموو وڵاتێک وایە هەڵبەتە لە وڵاتە ئەوروپاییانە زیاتر مراعاتەکرێت چونکە زیاتر مافی مرۆڤی تا ڕادەیەکی زۆرتر تیا پارێزراوە ئەمان بەلایەنەوە گرنگە کە دەقی بڕگە قانونەکە ئەو یاسایە دەقا و دەق پڕاوپڕی ئەو ڕووداوە بێ کە قازیەکە حکمیەدا بەسەرە ئەجینا تۆ ئیتر حەقی ئیستئینافت هەیە هەر حەقەکەت هەر هەیە ئیستئینافیەکەیتەوە ئەڕۆی هەتاکو و 3 مەرتەبە لە وڵاتە ئەوروپاییانەیە ئەگەر نەبووەچیتە مەحکەمەی ئەوروپی کەوابوو تۆ کە حەقی ئیستئینافکردنەوەت هەیە لەبەر ئەوەیە کە ئیشکالاتێک لە حکمەکەیە دەرچووە بەنسبەتی شەرعیشەوە لایەنی شەرعیشەوە بە هەمان شێوەیە ئێمە زۆر ضروریە لە هەردوو مەرجەکە حاڵی بین مەرجی یەکەم ئەو دەقەی کە ئەیچەسپێنین بەسەر خاوەن گفتارە کوفرینەکە یان کردارە کوفرینەکە مەرجەکە خۆی قەطعی و دیلالە بێت دەقە شەرعەکەی کە هەمانە قورئانە یان حەدیسە یان ئیجماعی سەحابەیە یان هی عولەمای ترە هەروەها ئەوەی کە ئەم شەو باسیەکەم ئینشاءڵڵا کوفری کابراش کە دەرکەوت بێ قەطعی و دیلالە بێ یعنی ئەویشمان بۆ سەلماوێ کە کوفرێکی بواحە چونکە ومان لە حەدیسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام وەرگرتووە جا پێش